هەموو جەنگێک یاسای خۆی هەیە، بەڵام کاتێک دوژمنەکەت مرۆڤ نییە هیچ یاسایە کار ناکات. تیمێکی تایبەتی سوپا لە ناوەڕاستی دارستانێکی چڕدا خۆیان بۆ مەشقێکی سەخت ئامادە دەکەن، بەڵام لە چاو تروکانێکدا مەشقەکەت دەگۆڕێت بۆ کابوس. دەبێت بەرەنگاری ئامێرکی جەنگی ببنەوە کە سەر بم جیهانە نییە. وار مەشین نوێترین فیلمی ئەم ساڵە و سەر بە تۆڕی نێتفلێکسە و لەگەڵ بڵاوبوونەوەیدا دڵی زۆرینەی بینەرانی بۆ لای خۆی ڕاکێشا. دەرهێنەر زۆر بەلێ هاتوویانە ژانەری جەنگی و خەیاڵی زانستی تێکەڵ کردووە. دیزاینی ئەو ئامێرەی ڕاویان دەکات بیرۆکەیەکی نوێیە لە سینەمادا و توانە و زیرەکێکی بینەر تووشی شۆک دەکات. فیلمەکە وا لە بینەر دەکات وا هەست بکات کە ئەویش لە ناو جەنگەکەدایە. ئەو فیلمە جەنگیە جیاوازە لە هەموو فیلمانەی دیکە کە تۆ بینیتە، چونکە لەم جەنگەدا فیشەک چارەسەر نییە.